بەتەکید ڕەوشی زیندانیان خراپە لەبەر ئەوەی بینایان شیاو نییە لەباری تەندروستی و بنکەی تەندروستی و پێویستیەتی دەرمان و بە تایبەتی ئەوانەی کە نەخۆشی درێژخایانی هەیە بۆیان تەرتیب نەکراوە بەڕێک و پێکی و هەروەها دادگایی کردنیان مەراحلی دادگایی کردنیان دوا ئەکەوێتن ئەمانە هەمووی هۆکارێکم بۆ ئەوەی کەوا ڕەوشیان خراپی و بەو چالاکی ئەخیرانەی کەوا نووسینگەی سۆران دەستی پێ کردووە ئاگادارین کەوا دیاردەی مادە هۆشبەرەکان و لە شوێنی مەترسیدارە و لەبەر ئەوەی ئەمە سنوورێکی کراوەمان هەیە لەگەڵ وڵاتی ئێران لە سەروی ئەم ناوچەیە و لەبەرەوەی کەوا کارمەندانی ئاسایش و پۆلیس خیبرەیەکی تەواویان نییە کە چۆن کۆنتترۆلی ئەم وەزع بکەن بۆ ئەوەی کە نێڵن ئەو مادانە بێتە ژوور دیاردەی خۆسووتاندن و خۆکشتن لە سۆران ڕێژەیەکی زۆر بەرز بوو شکر بەخوا بۆ ئازانم بۆ مانگی پێشوو تۆزەکەمی کردووە و دیارە ئەمە هۆکاری سەبەبی سەرەکی ئەوەیە کەوا لێرە حالەتێکی توندوتیژی بەرامبەر ئافرەتان دەگوزرێ و دیارە توندوتیژیش بەردەوامە و ئافرەت لێرە لە وەزعێکی خراپدایە.